جوانترین دیاری کە دەیبەخشیت بە ئافرەتان ڕێزگرتنی تۆیە. سەروەرمان محەممەد درودی خوا لەسەر بێ دەفەرمووی ژیرترین باوەڕدار ئەوەیانە کە لە هەمویان زیاتر ڕۆشتی جوانترە و هەمویان لەگە خێزانەکانیدا چاکەکارن. ئافرەتان سەرچاوی سۆز و خۆشەویستین لە ژیان، بۆیە پێغمبەری پێشاومان دوردی خوای لەسەر بێ دەفەرمێت باشترینتان باشترینە بۆ خێزانەکەی و من باشترینم. زۆر گرنگە بیر لەوە بکەینەوە کە ببینە پشتوپەناو مای ئارامی بۆ ئافرەتان، ژیانیان بکەین بە باخێک کە داری بەرداری تەمەنیان بە خۆشەویستی ڕاستەقینە ئاو بدرێ کەمەش پێی دەگوترێت هونەری بێکەوە ژیان. ئافرەتان مافی تاوایان هەیە بەسەر کۆمەڵگەدا چونکە دایکی هەمووانن. زانستبەری بناغی دروستبوونی مرۆڤەکانە بەرزی و بەهێزی ئافرەتانیش تەنها زانستە. لە ئیسلامدا نابین درێژن یا پیا فەزلی زیاتری هەبێ بەسەر ئەوی تردا مەگەر بەکار و کردداری چاک و ئاکاری جوامێرانە نەبێ. خەڵکی دەتناسن بەهۆی ئەو شتانەی ئەنجامت داوەنەوە ئەوانەی پلانت هەیە ئەنجامیان بدەیت.